دوای زیاتر لە 1 مانگ بۆ بە جێگەیاندنی فەریزەی حەج لە سعودیا بەرەبەیانی ڕۆژی 29 ئاب کاروانی یەکەمی حاجیانی هەرێمی کوردستان کە ژمارەیان 418 حاجی بوو لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە گەڕانەوە کوردستان. هاوکات پێشنیوەڕێی هەمان ڕۆژ کاروانی دووەمی حاجیانی هەرێمی کوردستان کە لە 418 حاجی پێگاتە بوون لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە گەیشتنەوە هەرێم و بڕیارە تا ڕۆژی 11 ئەیلول سەرجەم حاجیانی هەرێم بگەڕێنەوە هەرێمی کوردستان. ئەمڕۆ 29/8 یەکەم کاروانی حاجی گەڕایەوە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە ژماریان 418 حاجی بەڕێزە لە ژمارە 3128 حاجی کە ڕۆشن بۆ جددا بۆ وە بەنیازین ئەو حاجیانی کە ماون بە 7 بۆ 8 گەشتیکە بگەنەوە فڕۆکەخانەی سلێمانی و تەواوی ئاسانکاریان بۆ ئەکەین تیمەکانی فڕۆکەخانە هەمویان ئامادەن بۆ یارمەتیدانی ئەم حاجە بەڕێزانە بۆی بگەنەوە ناو کەسوکاری خۆیان. تکامان وایە قەڵەباڵغی لەسەر فڕۆکەخانە دروست مەکەن، تکامان وایە قەڵەباڵغی لەسەر ئیستیعلامات و پرزگەکانی فڕۆکەخانە دروست مەکەن. حاجیانی هەرێمی کوردستان رازین لە گەشتەکەیان و ئەو شێوازی مامەڵەیی لە سەفەرەکەیاندا لەگەڵیان کراوە. ڕاشی دەگەێنن لە کاتی بەجێگەیاندنی فەریزەی حەجدا داوایان لەخوا کردووە ئارامی و ئاسایشی کوردستان زیاتر پارێزرا و بەرقەرار بێت. لێوە داوای دوای خێرمان بۆ هەرێمی کوردستان کرد کە خوا سەربەرزیکەوە ئاڵاقەمان سەربەرزکە و وەکو وڵاتان ئاڵامان بێ ئێمەش. زۆر خۆشحاڵم و ئەم جارۆ لە خزمەتی کابەی پیرۆزیشا دوعای خێرم کردو بۆ هەرێمی کوردستان بۆ میلەتمان بەرقەرار بێ، ئاشتی و تەبای و خۆشی لە ناویا بێ، لە گرانی بە دوور بێت، لە شەڕ بە دوور بێت، سەرکەوتوو بێ، وەڵای بە هەموو جۆرە پاڕام بۆ هەرێمی کوردستان. خۆی گەورە بکا بە قسمەتی هەموو کەسێک زۆر خۆش بوو، بەڕاستی پڕ چێژ بوو. لەوێ دوعاتان کرد بۆ ئارامی و ئاسایش؟ بەڵێ بە تەئکید بە دڵنیاییەوە خۆی گەورە ئیشەڵڵا وڵاتەکەمان بپارێزێت لە دەستی زاڵم و دوژمن. لەخوا بەزابێ حەجێکی زۆر ڕێکوپێکمان کرد، لەخوا بەزابێ و دوعاشمە بۆ هەرێمی کوردستان کە ئیشەڵڵا لەم قەیرانە نەجاتمانە بێ. زۆر بە ڕێکوپێکی بەڕێوە چوو، بەڵێ هەمووش هیلاکبوون هەیە لە هەمووش گەشتێک و لە مەش هیلاکبوونی تایە، بەڵام ئەلحەمدولیلا لەخوا بەزای بە سەلامەتی ڕۆژ و بە سەلامەتی هاتینەوە. ژمارە و حاجیانەی بۆ بەجێهێنانی فەریزەی حەج لەم ساڵدا لە هەرێمی کوردستانەوە ڕوویان لە سعودیا کردبوو 5469 حاجی بوون. لەو ژمارەیەش 3128 حاجیان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بۆ سعودیا گەشتیان کردووە کە لە ناویاندا حاجیانی سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و گەرمیان و ڕاپەڕین و دیالە و دووسخورماتوو هەن. وا بڕیاریشە تا ڕۆژی 11 ئەیلول تەواوی حاجیان بە چەند گەشتێکی جیا لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیەوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.